بە سەردانێکی فەرمی سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی سەردانی هەرێمی کوردستانی کرد و چەندین دیدار و کۆبوونەوەی ئەنجامدا. ئامانجی سەردانەکەی سوودانی پرۆژە یاسای بودجە و هەناردەکردنەوەی نەوت و ڕێگەی گەشەپێدانی ئابووری و پرسی سەرژمێری بوو. ڕێی ئەو لە ڕاگۆرنەوەی هەردوولا ئەوە دەبێت کە خەڵک لە هەرێمی کوردستان بە حەماسەوە بەشداری کرد، چاوەڕێ بە حەماسەوە کە چی زووە حکوومەتێکی کارە پەرلەمانێکی کارە بۆ چارەسەرکردنی کێشەکانیان جێبەجێ بی لەوەیان تاکید دەکاتەوە بە دنیای هەر لایەنە بیرەوە بکاتەوە کە هەرچی ئەو دێکە ڕاستە قڕز دەبێت. ئەگە هەر لایەنە دابنیشێ بەڵێ لە ڕابردوودا هەڵە کراوە و داوای لێبوردن لە خەڵکی کوردستان دەکەین لەو هەڵانە پێویستە ئەو هەڵانەی عیلاج بکرێن زۆر داوام ناکات کێشەکە چارەسەر. ڕۆژنامەنووسان سەردانەکەی سوودانی بە گرنگ دەبینن بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا و ئەو گۆڕانکاریانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دێنە پێشەوە. ئەم جۆرە سەردانانەی سەرۆکوەزیرانی عێراق و پێشتریش سەرۆکوەزیرەکانی تری عێراق ضروریە بۆ هەرێمی کوردستان. ئەمە کە ئەمڕۆژ سوودانی هاو بەڕاستی گرنگ بوو لەبەرەوەی کە جیالەوەی کێشەکانی هەرێم و بەغدا چەندین ساڵە هەر چارەسەر نەکراوە. ئەمە هەوڵێکی زۆر باشە، دەست پێشخەرێکی باشە لەلایەن محەممەد شیع سوودانی و کە هاتووتە هەرێمی کوردستان سەرۆکوەزیرانی عێراق و هاتووتە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە بتوانێت کێشەکان چارەسەرکات. گۆڕانکاری زۆر هەیە. محەممەد شیع سوودانی پێویستی بە هەرێمی کوردستانە. هەرێمی کوردستان چەند زووتر حکوومەتی دروست بکە ئەوەندە گرنگە بۆ بەغدا. لەبەرەوە ئەم سەردانانەی کە سەردانی ئەمریکا کردوێتی زیاتر جەختی لەوە کردەوە ویستێتی نێوەندگیری بکات لە نێوان حیزبە کوردستانەکانە تا زووتر حکوومەت پێک بێن پەرلەمان دانیشتنی خۆی بکات. لە چوارچێبەی کارنامەی سەردانەکەی سوودانی بۆ هەرێم سەردانی کۆمەڵی دادگەری کرد و کۆمەڵ چەند دۆسیەیەکی جیاوازی پێشکەش بە سوودانی کرد. دوانیوەڕۆی هەمان ڕۆژ سوودانی لە بەشی دووەمی سەردانەکەیدا چوویە سلێمانی و لەگەڵ بەشێکی تر لە هێز و لایەنە سیاسیەکان کۆبوویەوە و کۆتایی بە سەردانە یەک ڕۆژەکەی هێنا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.